بازاڕەکەیان جممەی دێت لا کڕیار لێرە ئەو بەروبمانە دەفرۆشرێت کە تایبەتە با وڵاتانی بەنگلادش و هیندستان و پاکستان. بەروبوومە کشتوکاڵیەکان جیاوازن لە شێوە و قەبارە و تام لەگەڵ بەروبوومە خۆماڵیەکانی خۆمان. ئێرە باس دومایە با فڕشتی باس دومای ناویان چیەوانە؟ ناوە کاکەوە بێبینزان کوردی پێگوتنە بەنگلا پێگوتی کوردی ئەو بێبینزان بیوار ئەوە کۆدی ئەوە مولا ئەوە سیلێک ئەوە فڕشتی بەچەندەوە؟ ئەوە کیلۆی 1000 کیلۆ 2000 ئەوە کیلۆ 2000 ئەوە سیلیک 1000. ئەمن ئێرە تقریبان 4 ساڵەوە فڕشتی ئێرە دروستکەی دوای فڕشتیەوەە پێشتێرەوە کوردی نەفر نازانیەوە ئێستا دە سۆبر سۆبردانی نەفر کورد دەخۆی ئێستا کودی بیبار هەمووی ئێرە زۆر هاتیەوە هیندی پاکستانی سریلانکا تایلند سینی زۆر هاتیە نەفر بەنگلادێشی ئەوانەی کار دەکەن لە بەرهەمهێنان و فرۆشتن ئەو کەسانن کە بەنگلادیشین زیاتر شارەزاییان لە کارەکەیان پەیدا کردووە کە ماوەی چەندین ساڵە ئەو کارە دەکەن. تورە خودیە ئەو هەموو شتەکە ئەوە چی بنەوە بەنگلادێشیە هەموو شتەکە ڕاهی ئێستا بەس بەنگلادێشیان ئیندیان هیندیە هەموو شتێک ئێمە بەنگلادێشی پاکستان هیندیا نزدیکە خواردنێکە هەموو هەندێکی نزدیکە ئەو هەیە جارێکی ئەو کودیەکم بردەوە مارێ ئەوش نەخورە فڕیاندا ئەرێ وەدیان تیژە بەزەوە شتی خۆیان ئەوانە هەموو نەوە شتەکە لێرە عەردی دەگرن بە ئیجار ئەو تۆیە لێ دەچین ئەو شتانە با ئیجار و شتان دەن ئەوە ئێمە ئەوەی ناخۆن. نرخەکان هاوشێوەی نرخی بەروبوومە کشتوکاڵیە ناخۆیەکانی هەرێمی کوردستانن. بەوتەی خۆشیان خەڵکی کوردستانیش ئارەزووی خواردنەکانیان دەکەن. بامیە و باینجان دوو لەو بەروبوومە کشتوکاڵیانەی کە هیوڵاتی بەنگلادیشە و لە هەولێر دەڕوێندرێت لە ڕۆژانی هەینی لەم بازاڕە ساخ دەکرێتەوە بەتایبەت ئەو هاوڵاتیانەی کە خەڵکی وڵاتی بەنگلادیش و هیندستان و پاکستان و بەشێک لە وڵاتانن کە لە شاری هەولێر کار دەکەن. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.